زۆربەی جار پاراستنی سروشت ژینگە هەرچەندێک پێت بڵێن تۆ ئەگەر خۆت هۆشیاریت نەبێ ئەمە ناکەی. من زۆر جار سەرنجەیەمە و کەسانەی کە باوەڕدارن باشە ئەگەر لەوانەوە سەیرە بکەین بە چ حەقێک یاخود چۆن مافیەوە بە خۆیانیان کاتێ مسلمانن ئەچنە مزگەوتێکەوە بەڵام ئامادەنین بچووکترین خزمەت بە ژینگە بکەن یاخود هەر لە ڕێگەی تا ئەچێتە مزگەوتەکە چن ژینگە پیس دەکات. ئەمەمان لە خۆمان پرسیوە دواتر بۆ هەر کەسێکی دیکەش کە بیرکەرەوە لە ڕۆژێکە تا ئێوارە چەندێک ژینگەکەت ئەپارێزیت. سەرڕای هەموو ئەو قسە باشانێک کە هاژە کردی بابەتێکی دیکە هەیە بابەتی ڕاوکردنی ئاژەڵان ینی ڕاست تۆ بە چ ویژدانێک دەچی ئاژەڵێک ڕاو دەکەی ینی بە تایبەت ئەو ئاژەڵانەی کە نابێتە سەرمایەش بۆ تۆ وەکو داهات با بڵێن بەکاری بێنێ وەکو ڕاوماسی نییە ینی ڕاوماسی پیشەیەکە هەبووە بەڵام تۆ ئاژەڵێک لەسەر چیایەک بۆ خۆی دەگەڕێ بێچۆی هەیە ینی چ ویژدانێک ڕێگە بە تۆ دەدا دەچی هەم ئەم جوانی دەشێوێنی هەمیش ئەم بێچوێ لەم دایکە دەکەی ئەم دایکە لەم بێچوە تەنانەت هەکار ژەمێکی خواردنیشی پێپڕ ناکاتەوە بەڵام لەوانەیە تەنها بۆ بێکە بڵێ من ئەو ئاژەڵەم کوشتووە بۆ بە ئازایەتیەوە باسی بکات و ڕاوی کردووە بەڵام ئێستا سوپاس بۆ خوا کە هەرێمی کوردستان لەسەر ئاستی ئیداری و حکوومەتیش کار بۆ دەکرێت کە ڕاوکردن بە هەموو شێوەیە قەدەغە بکرێت بە تایبەت نایاسایی ئێمەش بۆ ئەمڕۆ میوانداری بەڕێز ڕایت فواد ئەحمەدمان کردووە کە بەڕێوبەری ڕاگەاندنی پۆلیسی دارستان و ژینگەی هەرێمی کوردستان و لە ستۆدیۆ میوانیەمێ بەڕێز ڕایت فواد بەخێر هاتی و ڕۆژێکی باش بۆیەوە. ڕایتفات بە خێر بی لەوە دەست پێ بکەین ڕاوی نایاسایی ئێستا لە هەرێمی کوردستان چۆنە تا چەند ڕێگەریان لێکراوە هەرماوە سەرەتا ڕۆژی ژینگەی جیهانی پیرۆز بێ لە هەموو ژینگە پارێزانی جیهان و کوردستان سپاسانەکەین و بەنسبەت ڕاو هەیە بە شێوێکی سەرتاسەری هەرێمی کوردستان ڕاو هەیە ڕاوی نایاساییش هەیە ڕاوی یاساییشمان هەیە دوو جۆری ڕاو هەیە بە شێوەیەکی گشتی ڕاو هەیە و بەردەوامیشە بەس ئێستا کۆمەڵێک ڕێنمایی و یاسای نوێ دەرچوە لە دەستەی ژینگە و پاراستن و لەگەڵ وەزارەتی کوشتتوکان بە هەماهەنگی وەزارەتی ناوەخۆ کۆمەڵێک ڕێنمایی و یاسای زۆر توکمە و زۆر باش دەرچوە بۆ پاراستنی ئاژەڵی کێویەکان بۆ پاراستنی گژ و گیا بەس دەڕاو بەس مشکلەمان لە گیانەوەران نییە ئێستاکە باڵندە هەمانە گژوگیا هەمانە دار ئەمانە هەمویان لەژێر کۆمەڵێک هەیە ڕێکخراوێک هەیە عالەمیە پێرێن سایتس هەموو جیهان ئێستا تقریبان 182 وڵات تێیدا ئەندامە ئەو ڕێکخراوە چی کردووە ژیانی برێن حیوانات بەڕیەکان کردیت بەسێ تایب سوور زەرد سەوز لە گژوگیا هەم لە باڵندا ئێستا هەتە بازرگانیکردن بەو بازرگانی ڕاوکردن هەمویان لە ڕێگەی ئەم سایتلۆن منە تۆ ئێستا ئاژەڵێک لە دەرەوەینی هەتا موافقەی سایتس وەرنەگری ناتوانانی داخلەکەی تۆ بینێرێ دەرەوە هەروایە گژوگیا لە دار بڕین هەموو شتەکان ئێستاکە هەمویان کراوە بە یاسا ئێستا ئەلحەمدوللا خەڵکەکە بەرەو باگ و حکوومەتیش بەڕاستی زۆر هەنگاوی جددینا زۆر ببوویتە ئەوەلیات سەرێکی حکوومەتی هەرێم ئێستا ژینگە لە هەر هەموو بارێک لە هەموو دەستگا و دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ژینگە ئەوەلیەتی ئەوەلیە و باسەکرێ باشە کەواتە پێمان بڵێ ئەی ڕاوی یاسایی چییە وە چ کاتێک ئەکرێت خۆی ڕاو بەپێی ئێستا کۆمەڵێک ڕاومان هەیە بەپێی یاسا ئەکرێ ئێستا کاتی مەوسمی ڕاو هەیە و کاتی نەکردنیشی هەیە ئێستا وەکو ماسی نمونەوەگرین لەیەکی سێ هەتا وەکو 15 هیچ جۆرە ڕاوێکی ماسی مەمنەوە لەو کاتە هەر کەسێک ڕاو بگە بە ڕاوی نایاسایی ئەژمارەکرێ سزا ئەدرێن چونکە ئەو کاتت کاتی جوودبوون و دانانی گەنا و زیادکردنە ئەوە یەک لەو جۆرەکە بەڕاستی زێ دەستخۆشیە ساڵانە ئەمە تاکە ڕاوێشترمان هەیە ڕاوی کەومان هەیە ڕاوی سوێسکەمان هەیە کەو لەیەکی شەشە تاوێکی حوت لۆت هەیە ڕاوی بکەیت لەو ماوە ناتوان ڕاوکەی بەس ئەو ماوە بۆت لەو ماوە ئەو مانگە دانراوە لەو ماوەی ئەو مانگە حڕە لە پاش ئەو ماوەیە ئەبێت کاتی دانانی بێچووی دەرەچێ هێلکاکە زاوزەیەکان ئەوەی بچووکی ئەو بەس تەنها بەچیش ئەکرێ چۆن ئەکرێ ئەمە کۆمەڵێک یاسا و ڕێنمایی هەیە چۆن ئیجازەکە ئەدرێ شێوازی ئیجازە لۆن من نابێ ڕاو بکەی بە قڕکەر بێ
ڕاو نابێ بچلۆس ماسیی ڕاوی ماسەکەی بە موادی قڕکار بچی لە ماسی دینا ڕاوەکری بە تۆڕەکە شێوازی تۆڕەکە حەزمی تۆڕەکە دەبی چەند بێ کە ماسی پێداچی چەند گەورە بێت چەند ئەوە هەموو بە پێ یاسا و ڕێنمایی ئەڕاتن بۆ ڕاوی کەو نابێ بچی بە قڕکەدەی بە داو بێ بۆ گرتنی ئاژەڵی کێوی کاگڕایت ڕاوچیەکان ناویان هەیە یاخود خۆی ڕاوچی لە خۆڕای هەر خۆی بە پێ ئەو ڕێنمایەکە لە دەستەی ژینگە دەرچووە ڕاوچەکان کۆمەڵیان هەیە کۆمەڵی ڕاوچیانی کوردستان لە هەموو دنیاش ڕاو هەر هەیە و زودیشی هەیە بەس ڕاو دەبێت ڕاوچی تۆ چی بۆ بکەیت بە بەردەوام سمینار و کۆڕی بۆ بکەیت پێی بڵێ کە ئەو زۆرە گیان لەوارانەی لەژێر هێلی لە ناوچوونن هێر سوورن نابی ڕاو بکرێ باشە یاخودە و گیان لە بەر و باڵندانە کامانن ئێستا هەمانە کۆمەڵێک ڕاژەلۆن مونە بازمان زۆرێک لە بازمان ێستا قەڕ هەیە ڕاوکردنی تێدا قەدەغی هەر کەسێک ئەمە ڕاوکە 10 ملیۆن دینار غرامەیە ئاسکمان هەیە زۆرێک لە ئاسکپان هەیە هەر کەسێک ڕاوی بکە 10 ملیۆن دینار غرامەیە ئەوانە کە لەژێر هێری لە ناوچوونن زۆرێک گورچمان هەیە ئەوان هەرز نینە مەمنوعات هەندێک زۆر لە پڵنگمان هەیە ئەوانەی کە لە ناوچەکانی مە هەندێکشان بە تەسەسول کراوە لە هەرێمی کوردستان باڵێ هەیە بیندراوە هەیە لە بەس شوێنەکان ناوترێت لەبەرچێ ئێستا بەڕاستی خۆ زۆر شتی تریش هەیە بەس ئێمە ئێستا باسی بکەین ئەبێنە بە هاوکاری ڕاوچیەکان وانی ژۆک و خۆیان بە پاڵەوانێگە ناسێن و وێچن بۆیچن و لە کەی نابی ڕاو بکرێ کاتی ڕاوکردنەکان دیارکراوە تا کاتەکانێک نابێت لە سەرکانی و کانیاوەکان لە ڕاو بکەی بۆچی چونکە لەو کاتە ئاژەڵ دێتە سەر ئاو نابی لەو کاتە مەمنوع هەر کەسێک لە سەرکانیاوەکان ژیرە کاتی ڕاویژوی موسمی ڕاویژوی مەمنوعە و لە کاتی خۆر ئاوا بوون تا خۆر هەراتن لە شەوبانەی کات شەو کاتی شودانە لەو کاتەش مەمنوع ڕاوی بکەیت باشە پێویستە کار ڕاو بکرێت خۆی ڕاو هەیە لە هەموو دنیا هەیە ڕاو لە دنیا تەرفیها ناتوانانی ڕێ لە ڕاو بگری بێ نابی ڕاو بکرێت بەس دەبی تۆ پێی بڵێت چ زۆرە ڕاوێکەکەی دەبی ئیجازە مۆڵەتی ڕاو چۆنە بۆ یەک زۆرە بۆ یەک وەرزە دەبی نوێکەیتەوە باش ئێوە مۆڵەت بە ڕاوچی دەدەن لە پێناو ئەوەی کە کاتێکی خۆش بەسەر ببا لەگەڵ ڕاوکردن یان لە پێناو ئەوەی کە بژێوی ژیانی پێ ببێت خۆی لە وڵاتی مەسەتی نۆهەتێت و برە وەکو تەرفی بەکاردێ سەتی دە وەکو پیشەیە تەرفیە بەس دەبی تێی بگەینێ تەرفی ئەوە نیە تو قڕکەکەی بچی 200 کەو بە یەکجار بکوژی وەکو پار یەکمانەوە تقریبان 100 و شتێک کەوی بە دوو وەز بەگرتەوە ئەمەکەی ڕاوچی تۆ تو قڕکەری ڕاوچی ئەوەیە بەڵێ سزا لە دادگای هەمووان ئێستا دادگا چکە بە پێی زۆری ئەو گیانەبەریکە گرتوێتی لە دادگا بە پێی ئەو جۆرە سزا ئادرێ باشە ئەو کەسانەی کە ڕاوەکەن نایاسایی و لە کاتی ناوەختاوەکوانەی ئاماژت پێکرد ئێوە چۆن چاودێریەکەن کارەکانی ئێوە چۆنە هەوڵەکانتان چۆن چڕکردەوە بۆی کە ئەو کەسانە دەستگیر بکرێن خۆی ئەمە وەکو مدیری بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان ژینگە هەر لە خانەقین تاوەکو زاخۆ بەڕێوەبەرایەتیمان لە سەرتانسەر هێرمی کوردستان و کۆمەڵی خەڵکی دڵسۆزیش هەیە کە ئەبێنی ڕاوچێک لە هەر ناوچەیەک ئاگدارەکرێتەوە مدیریەتەکەمانە چکە لە هەموو قەزا و ناحیەکان بەڕێوەبەرایەتیمانێ بنکەمان هەیە بەشمانێ لەو کاتە مەفرەزەکان دەرەچن بۆیان ڕاوچەکان نەگرن زۆر جاریش تووشی ئاریشا و سەرێشا و برینداربوون و کوژران و شەیدیشمان هەیە لەسەر ڕاو و ئیتر ئەوانە هەر هەیە لە کوردستان هیچ شوێنێک هەیە لە هەرێمی کوردستان کە دیاری با بڵێن ئەو شوێنە زۆرترین ڕاوی تێدا دەکرێت خۆی سەرتانسەر هەرێمی کوردستان وەکو یەکە بەس برێن لە ناوچەیەک بۆ ناوچەیەک فەرقا بەس ئەمە پێش لە هەموو شتمێمترە ڕۆشنبیری تاک کە ڕاوچی فێرکەی چ جۆرە ڕاوکەی ڕاو بکە ڕاوەکان چۆمە لەکوێ بێ چی بکەین بۆ ڕاوچی ناکرێتەوە هەر بە هەڕەمەشی ڕاو کە دەی پێی بڵێ کاکە کۆمەڵی ڕاوچیان کۆمەڵێک سمینار وەرکشۆپیان بۆ بکرێ کۆمەڵێک کەسی خەبیر بێ کە ئیشی ڕاو بێ پێی بڵێ ڕاو چییە لای ئێمە ڕاو چۆنە لای ئێوە چۆنە نابێ ڕاو بۆ ئەوە بێ کە لەناو ئەوانەی کە لە ژێر هێڵی سوولە نابێ ڕاوکرێن ئەوانەی کە ڕاوەکرێن دەبیت بە فەردی بێ لە شەو و ڕۆژ دەبی فەرقی هەبی کاتی زاوز زیادکردن نابی بکرێ ئەوانە دەبی هەموو باشە زۆر جار ڕایت فواد باسێوا کرێت کە ڕاوکردن تەنها لە ئاژەڵەکان نییە بگرە بڕینی دارێک و تێکدانی ژینگە ئەمانش هەر دوجارە چێتەوە ڕاوکردنی ژینگە تێکدانی ژینگە شێواندنە ئەمە پێڵێم تێکچوونی بایۆدایڤرسیتی هەرێمی پێکەوە ژیان لە ناوچوونی هەر یەک لەو تاکان ئەبێتە هۆی لە ناوچوونی ژینگە کە ئەوەی کە ئێستاوا ڕووەدا نیە ناوچوونی ژینگە تێکچوونی کەش و هەوایە و نایەکسانیە و ئەتر ئەمانە کە بڕینی دارێک یاخود نەمانی گیان لەبەرێک ئەبێتەوە تێکچوونی ناوچەکە چکە نەمان یەکێکیان بێت تێکچوونی ئەویتریان زیادبوونی ئەویتران کەمبوونی ئەویترمانە لێران دەبێت و بایۆدایڤرسیتی پێڵێن دەی متەساوی بی نابێت نە زۆر ڕاو بکرێ
نەکەمیش ڕاو بکرێ بە حەدی حدودی خۆی بکرێ ئەوانەی کە ڕێ پێدراوە بابرم بۆ نمونە پێ ئەڵێ ئەوەندە سوێسکەیە ئەتوانێت دەبێت ڕاو بکرێت نابێت لەوە زیاتر چکە ئەگە ئەوانش عەدەدیان زیاد بوو گژوگیا کەمە بێ ئەوانە نابێت خۆی ڕاو بۆ چیە بۆ هاوسەنجیە ئەوانە کە خۆی گەورە دروستکرەوە بۆ هاوسەنجیکردنە نابێ ئەویان زیاد و ئەویان کەم بێ کاگرایفات ئێوە چ پێوەرەکتان هەیە کە بزانن کامە ئاژەڵا لە هەرێمی کوردستان کەم بووە یان کامەیان زیاد بوونە دەرفەتی ڕاوی یاخود بەگشتی ڕاستەوەکو هەکارەڵێ چۆن هەوڵێن بۆ پاراستنی و ئاژەڵە دەگمەنانە خۆی بەپێی ئەو ڕێنمایە کە لە دەستەی ژینگە دەرەچێت ئەوان زیاتر خساسی لەسەر ئەوی شاکەن ئەوان بۆی مانێرن کە ڕێنمایەکان ئەوان زیاتر توکمە ئەکەن لەسەر جۆرەکان کەتیگۆریەکانیانەکەن ئەم جۆرە ڕاو بکرێ ئەمایان نەکرێ ئەویان بکرێ ئەوە بەپێی یاسای بەپێی ڕێکخراوی سایتسدا تەوزیعکرێت نەک برێنەوە ئەوان نون ئەمەش خۆی سێرڤەیەکرا تا ئێستا سای سێرڤەکی با بزانم 100% نەکرا برێن ڕێ پێ و بێوانش سەران سەری هەرێمی کوردستان بەس کە ئەوەی ئەبینر بۆ نمونە زۆرێک هەڵۆ هەیە زۆر دەگمە نەبیندرێ ئەوانیان نووسیوە کە زۆرێک لە ئاسکە بیندرێت دەگمەنی لە کوردستان ئەوانە نووسراونە کە ڕاویان مەمنوعە بەس وەکو برێ سای سێرڤەیە کرابێ ئەمەیان زۆرە و ئەمەیان کەمە نا بەس وەکو بەرچاو ڕوونی پێشتاڕوون کەو لە کوردستان زۆرە عەدەدی کەو زۆرە بەس بەو مانای نییە تو بڕقڕیانکەی بۆ مانای کاتی ڕاو بە داویش ڕاوکەی نەک بچی قڕکەر و بە چەک بەکاربێنی نا داوی بەکارێنی یەک جۆری شەگری یەک دانە شەگری نەک تو بەیانی بچ بۆ ئێوارە 20 دانە بینی وەخە ناکرێ ئەوکەی ڕاوە ئەو قڕکردنە بەڕێز ڕایفات ئەحمەد زراری زۆر زۆر سپاس بۆ تۆ بەم بەیانی لەگەڵ مام میوانی ئێمە بووی زۆر سپاس خۆشحاڵ بووین دووبارە بەخێر بن.